بەناوی خوای گەورە میهرەبان. دەستان خۆش بێ دکتۆرە. ئێمە وەکو بەشی خزمەتگوزاری نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی بەناوی خۆم و سەرجەم هاوکارانمەوە سوپاس و پێزانینی خۆم ئاراستەی ئیدارە و بەڕێوەبەری نەخۆشخانەی میهرەبانی دەکەم کە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە تاوەکو کۆتایی ڕۆژێک تا ڕۆژێک لە خزمەت کۆمەڵێک دایکە هێتیم و منداڵی نازداردا بوون کاتێک ڕێژمارەکان 2802 منداڵە. ئێمە وەکو بەشی خزمەتگوزاری ڕۆژانە پێشەوەی دایکان و منداڵەکانیان بێن هەم سەبەتەی خۆراکەکان ئامادەکەین، هەمیش لەگەڵ جەماعەتی چێشتخانە خواردنەکان ئامادە دەکەین و هەوڵەکە ڕێک دەخەین و دواتریش لە کاتی هاتنیان لە پێشوازیان دەبین و خزمەتیان دەکەین و دواتریش کە ڕۆشتنەوە هەم سەبەتەی خۆراکیەکانیان پێ دەدرێ و هەمیش ئێمە بەبەردەوامی لێرە لە خزمەتیان دەبین تاوەکو دەڕۆنەوە. هەست بە خۆشحاڵیش دەکەین کە ئێمە لەگەڵەوەی مانگی ڕەمەزانە زۆربەی خەڵکی دەستنەوە ناو ماڵ و منداڵی خوێن، بەڵام ئێمە لێرە لەگەڵ منداڵە نازارەکان و دایکەکانیان هەستێکی خۆشمان هەیە. داواکارین لە خوای پەروەردگار لە ئێمەش و لە ئیدارەی مستەشفا و لە هەموو هاوکار و ئەو ڕێکخراوانش قبول بکا کە هاوکاری منداڵە نازارەکان و دایکەکانیان دەن. ئەمین ئینشاءالله خوای گەورە قبوڵیکە. مامۆستا لەماوەی ئەم چەند ڕۆژەیە کە لە خزمەت منداڵانی نازارا بوون، هیچ مەشهدێکی کاریگەرتان بینیوە کە لە هزرتان ئەما بێتەوە و بتانەوە بۆ ئەمێ باس بکەن؟ واللهی تر بابەتەکان و ئەوەکان زۆرن، بەڵام کۆی گشتی ئەوەیە کە ئێمە هەست بە خۆشێکی زۆر دەکەین. پێغەمبەرمان صلی الله علیه و سلم فەرمودەیەکی هەیە کە دەفەرمێ بەربانگ لە بۆ ڕۆژەوانێک بکەیەوە هەمان خێر و پاداشتی ئەو کەسەت دەگاتی بەبێ ئەوی لە خێر و پاداشتی تۆ کەم بکە. چ جای ئەوەی تۆ بە درێژایی مانگی ڕەمەزان لە خزمەتی هەزاران منداڵە نازدار و دایکەکانیان دابی، ئەوە هەر ئەگەر خوای گەورە خۆی پاداشمان بداتەوە، خوای گەورە لە هەموو لایەکی قبول بکە ئینشاءالله. دەستی ئێوەش خۆش بێ و دەستخۆشتان لێ دەکەم کە ئێوەش بە درێژایی مانگی ڕەمەزان وەکو بەشی ئەعلامی نەخۆشخانە ماندوونە ناسانە کارتان کردووە و چاوی ئەم نەخۆشخانەیان هیوای سەرکەوتن بۆ ئێوەش دەخوازم. دەستان خۆش بێ ڕەبی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.